کەشتی ماکس لیمەر ئەوەی درێژەکەی 12 مەترە وا سەرگەرمی تۆمارکردنی مێژووە و بەم زوانە بە بێ کەشتیوان لەم بەندەرە لە کەنەداوە دەست بە گەشتێکی 34 ڕۆژی دەکات بۆ بەریتانیا. ئاشلی سکەت لە کۆمپانیای نێونەتەوەی سیکێت ئەو کۆمپانیایی دیزاینی کەشتەکەی کردووە. بڕوامانی ئەم کەشتیە هەرگیز جێگای ئەو کەشتیانە بگرێتەوە کە مرۆڤ ئاراستەیان دەکات، چونکە هێشتا زۆر کار هەن کە مرۆڤ دەیان کات، بەڵام مەبەستی سەرەکی لێرەدا دوورخستنەوەی مرۆڤە لە مەترسی سەرژیانی و زەمینەیەکی سەلامەتتریان بۆ دابین بکات. سەلامەتی یەکێکە لە مەبەستە سەرەکیەکانی ئەم پرۆژەیە. بن سیمپسن لە کۆمپانیای سیکت دەڵێت کەشتێکە پێویستی بە شوێن بۆ کەشتیوانان نییە، ئەمەش وا دەکات بە تەواوی بیر لە ڕێگەیەکی نوێ بۆ دیزاینی کەشتی بکەینەوە. ئەگەر کەشتێک تاقمی ئاراستەکردنی تێدا نەبێت ئەو کاتە پێویستێت بە چێشخانەی نێو کەشتی نابێت، هەروەها ژووری کۆنتترۆل و ئاراستەکردن، هەر بۆیە قەبارەی کەشتێکە زۆر بچووک دەبێت. ئەم کەشتیە بە وزەی باتری و گاز کار دەکات، واتە پێویستی بە بڕێکی کەمتر لە سوتەمەنی هەیە. ئەم جۆرە کەشتیە بە ئامێری پەیوەندیکردنی ڕاداری مرۆڤ لە دوورەوە و لە ژووری کۆنتترۆلی زەمینیەوە ئاراستەی کەشتەکە دەکات. ئەو تەکنۆلۆژیایی ئێستا لەم کەشتیەدا هەیە زۆر هاوشێوەی ژووری کۆنتترۆلی کەشتێکی ئاساییە لە زۆر ڕۆوە. دەشڵێن بگرا هی ئەم کەشتیە گشتگیرترە. ئەگەر تەماشای ئەم وێنانەی پشتمۆ بکەیت لە شوێنی کۆنتترۆلکردنەکەیەوە دەتوانیت پانتاییەکی گەورەی ئاسۆ ببینیت، ئەوەی لە کەشتی تردا بەو ئاستەنیە. کەشتی ماکس لیمەر دەتوانێت بە دوای کەشتی پەککەوتەدا بگەڕێت و بیهێنێتەوە، ئەمەش ئەو تواناییە کە بۆ ئەرکەکەی پێویستی پێی هەیە. شێل ئۆشن دیسکەڤەری ئەکسپرایز پێشبڕکێیەکە بۆ دۆزینەوەی باشترین ڕێگا بۆ ئەوەی بە بێ مرۆڤ ڕووماڵی بنی ئۆقیانوس بکات.